لەگەڵ نزیکبوونەوەی زیاتر لە جەژنی قوربانی پیرۆز بازاڕی ئاژەڵان لە قەزای سۆرانی سەر بە پارێزگای هەولێر قەرەباڵغی زیاتر بەخۆ دەبینێت و مامەڵەی کڕین و فرۆشتن زیاد دەکات. هاوڵاتیان ئامادەکاری دەکەن و ئاژەڵی قوربانی دەکڕن بۆ ئەوەی لە ڕۆژانی جەژندا وەک دروشمێکی ئیسلامی لە پێناوخوای گەورەدا سەری ببڕن. ئەمە شاتینە ئەوڕۆ بۆ کڕینی حەیوانێکی قوربانی کە ساڵانە ئەو خێر و ئەزد و پارەشە گەورە ساڵی یەک جارن بەدەست دەکەوێت. ئەویش ئەو ڕۆژێک کە جەژنی قوربانە و ساڵانە یەک جارە هەموو هەوڵ و کۆشتێکن لەو دنیایە کە ئەگەر شتێکیش بکەین بۆ قیامەت و بۆ دوا ڕۆژی خۆمان ئەو ڕۆژەیە کە لە دەستە خۆی نەدەن. هەوڕۆ بە زۆری بازار حیوانی قوربانیە، وەکو نێری، وەکو بەران، وەکو مەڕ، وەکو بزن. ئێستا جیسک و کاور نافرۆشێ. برا لە قاندیل هاتینە، ئەو قاندیلی من هاتینە بۆ حیوان بۆ قوربانی بۆ برادرە بکەین هەرێکی دوێ لەمە خواسێک لەمە خواسێ سەیترا بێ مەمنوع بن ئەم گوڵشێتی بابم لە دیانە کەرینە بە خودێ ڕۆژانەوەی پەمنی جێڕاینەوە. بازار خۆشە شکل و خەرک لە بەخێری مەرەخە لە بەخێرەکەی مەرەخە ئەو خەرک هەموو تەمەیدانی کرد لە قەزای سۆرانەوەوانی ئەڵانە 200,000 نەفەری لێ بێ و مادیقی هەمووی تێگەی هەموو بزنەشەی کڕی و یای دوو بز ناکڕی. بازار زۆرە باشە، خەڵک حیوانای قوربانێک ساڵی یەک جارە ئێجا ئاڵەمێتوێ نەوێتە لێ خێرە بێ باش ببیتن هەتا ڕێژێکی زۆر فەرقیواکەرەگە پێشی بازارێدا. وەک دیارە چەند ڕۆژێکی مایە لەو جەژنی قوربانێ بەتەمانەوە ساڵەکە قوربانێ بکەین. سپاس بۆخوا بزنەکان و مەڕەکانش لە ئەلحەمدوللا لە سەعرن. ساڵی یەک جارە پێویستە هەموو خەڵک بکە خوای گەورە ئیشەڵا پاداشتێکی زۆرێ داتەوە، چونکە بەخۆت ئەزانی قوربانی کردن خێر و ئەجر و پاداشتێکی گەورە هەیە لای خوای گەورە. پێغەمبەر درود و سەلامی خوای لەسەر بە شێوەیەکی بەردەوام بایەخی زۆری بە قوربانی داوە. وەک دەفەرمووێ مرۆڤ هیچ کردەوەیەکی نەکردووە لە ڕۆژی جەژندا خۆشەویستتر بێ لای خودای گەورە لە ڕشتنی خوێنی ئاژەڵێک. بۆیە مامۆستایانی ئاینیش هانی مسڵمانان دەدەن لە ڕۆژی جەژن و سێ ڕۆژی دواییدا قوربانی بکەن و ئەو سونەتە گەورەیە زیندوو بکەنەوە و خۆیان لەو خێرە گەورەیە بێبەش نەکەن. قوربانی پامێکی خوداییە بۆ مسلمانان و سنەتی حەزرەتی ئیبراهیمە پێغەمبەرمان زیندوی کردەوە، ئێمەش دەبێت زیندوی بکەینەوە. پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت لە ڕۆژی جەژن ئادەمیزاد هیچ شتێکی گەورە و عیبادەتێکی گەورە نییە بیکە کە بگا بە قوربانیکردن لە ڕێگای خوددادا. جا دڵی خۆتان پێخۆشکەن و تا دەکڕێ قوربانی باش و چاک بکەن و ئەو ئاژەڵی سەر دەبڕن مەرجە شەرعیەکانی تێدا بێتن. قوربانی بریتیا لە سەربڕینی ئاژەڵ لە جۆرەکانی مەڕ یاخود بزن یان ڕەشەوڵاخ و وشتر لە جەژنی قورباندا. بەمەش مرۆڤ دوو ئامانج دەپێچێ، هەم لە ڕێی ئەو پەرستشە خوای گەورە لە خۆی ڕازی دەکا، هەمیش دڵی بەشێک لە هەژاران و نەدارانیش خۆش دەکا کە توانای کڕین و ئامادەکاری خواردنی جەژنیان نییە. بەمەش ئەو پەیامەی ئیسلام دەگەیەنێت کە باشترین کەس ئەو کەسەیە بۆ خەڵکی دیکە باش بێت. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.